هەر گوڵی سووری بوێنایە ورچی سووریشی والله ورچی سووریشی بوێناو بەزەوە لە ماڵەوە ئەو گوڵە جوانەی بۆ تۆ هێنایە والله ئەو پێشکەشی منی کردووە هەموو ساڵێ یادیەکەینەوە ساڵی پێشوانەی کەنەوە با ساڵی تۆبی قوربانێ زۆر سووا والله بۆ ئەویشم کردووە منیش باشە نەخۆشیە بن یانی پێتان وایە دڵەکان بە گوڵ کۆنتترۆڵەکرێ بە گوڵ نابێت ئەو گوڵە ڕەمزێکە ساڵانە کە دروست کراوە بەس حەقە هەموو ڕۆژێ بە عاتیفە بە خۆشەویستی بە تەفاهم ئاوا چەند ساڵە هاوژین و هاوسەریە والله بۆ 21 ساڵە ماشەڵڵا چەند منداڵتان هەیە والله دوانم هەیە خوا بەزیادێ کوڕ و کچێکم هەیە باشە ئەگەر پرسیارێکی کە بکەم یعنی جۆرێک لە جۆرەکان بە جۆرەی و ئامارە نەبێت ئەگەر تێبینی بکە ئێستا زۆرینەی حاڵەتی جیابوونەوەکان ئەو کەسانن کە تا ڕادەیەک تەمەنێکی منداڵیان هەیە بەڵام ئێوە خوا لە یەکتان نەکەوە چەند ساڵە پێکەوەن چی ئەم هاوسەرگیریەی ئێوەی ڕاگرتووە بە تەنها خۆشەویستیە یان ڕێز و خۆشەویستی تەبعاً بە زۆر احترامیەکماندایە هەموو ڕۆژێ سەرچاوەی ئەوەیە کە هەموو ڕۆژێ احترام و خۆشەویستیمان هەیە هەر گوڵی سووری بوێنایە ورچی سووریشی والله ورچی سووریشی بوێناو بەزەوە لە ماڵەوە ورچیشت بۆ کڕی هەموو ساڵێ بۆ یەکڕن هەموو ساڵێ و یادەکەینەوە ماشەڵڵا جوانیش خۆتان گۆڕی وڵا بە تایبەت چی ئەەکەن دوای ئێرە وڵاتیم بۆ مەبقە هیوادارم هەمیشە ئەوە پێکەوە بن چ پەیامێ چ قسەیەکتان هەیەوە هیوادارم هەموو هاوسەرەکان ئەم ڕۆژی ئیڤالانتاینە بەسەر بکەنەوە ئەگەر بە گوڵێکیش بێت هەروەڵامی هیوادارم خۆشەویستی و ئینسجام هەبێت لەگەڵ ژن و مێردا لەگەڵ خۆشەویستی کچ و کوڕە دایمە خۆشەویست من نەگەڵ ساڵە هەموو ڕۆژێ یادیکەنەوە هەرەوەڵا ئەو ساڵش وەکو ڕەمزێک گوڵێ پێشکەش کات یان شتێکی پێشکەش کات دڵی پێخۆش بێت.